مادی جایتی تێکەڵای فەوزای ببیتەوە قەت ئەو کاتێککە تۆ دەستێک کرد بە ڕۆڵبینین کە کۆمیدیاتە کرد لە چاو ئێستاە زۆری فەرقا ئێستا بووە بە فەوزا بەهۆی ئەم سۆشیال میدیا بە تایبەتی تیکتۆک بەداخەوە ئێستا ڕەنگە مناڵەکانمان ئەو جیلی کە تازە پێبگا وا بزانێت کۆمیدیا ئەوەیە. من 5 فیلمی کۆمیدیمەیە هەر پێنجەکەیشی یەک قەڵەم نەخستۆتە سەرگاغز هاتووم بەڵام شتێ لە ناخما بووە دەرم بڕیوە و کۆمیدیایەکی ڕێژ بووە توانجم لە کۆمەڵێ شتداوە و لەو لایشەوە هاتوون دیالێکتی گەرمیان و شارە زورم تێکەڵ کردووە و بە شێوەیەکی جوان بەگوێی خەڵکماوە نەک ئەوەی کە خەڵک بە گاڵتە جاڕی باسی بکەوە و پێشم وایە ئەو زمانم شیرین کردووە. ئەوە هەردیە ئامادە جایتی تێکەڵای فەوزای ببیتەوە قەت من بۆیە وەستاوم من لە 2010 بۆ 12 ساڵیشم کرد دواتر وتم 1-2 ساڵە وەستم و بۆی ئینسان ئەگەر هەنگاوەکانی خاویش بێ بەس بۆ دواوە نەبێ باش ئەیتر بەهۆی ئەو شەڕە شومەی کە یەخەی کوردی گرت شەڕی داعش من بەوەی ئەرکەکەمەوە چوومە ئەوێ و دواتر قەیران دوای قەیران دوای قەیران ئێستاش سیناریۆم هەیە بزانم ئەم سنووقە 5-6 سیناریۆ زۆر باشی تایە ناو سنووقە بەڵێ ئەوە چیشت ئینەکانمە لەوێ ئەم شەو بین بۆی لە خزمەتان تۆی خۆت سیناریۆی زۆر باشم هەیە و بەڵامی تر چاوەڕێی یەک تۆز وەزعەکە باش بێ و ئینشەڵا دوای ئەمەڵ بژار بێشتە خۆتی تیابی ڕۆڵە بینی من خۆ نازانم هەر بەس دەزانم چمە بەر کامێرە